زۆر سپاس کە تەشریفتان هێنا لەم هێوانەیە. بۆ یەکەم جارە من لەم سنتەرەیە گۆڕێکە بەستم. طبعاً دەستپێک ئەمەوێ باسی ئەوە بکەم کە پەیوەندی بنەماڵەی من وەکو خەڵکی خانەقین لەگەڵ باڵێز کاک بەختیار پەیوەندیەکی زۆر 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 تایبەتە و ئاغای زەهاوی کە باوکم نییە کاک بەختیار ڕۆڵی وەکو مامێکی بینیوە نەبەست بۆ من بۆ عایلەکەمان. بێتە خۆشحاڵم بۆ یەکەم جارە لەم سەنتەرەیە گفتوگۆیەک دەکەین لەسەر موزیک و لەسەر کارەکانی بن. من لە بنەماڵەیەکی خانەقینی لەدایک بوومە. باوکم سیاسی بووە، شیوعی بوو، شیوعی ما، شیوعیش ڕۆشت. مامم فەرماندەیەکی گەورە بوو لەناو پارتی دیموکراتی کوردستان و ئەوەش شەهید بوو. بۆ یەکە بنەماڵەی من بنەماڵەیەکی سیاسی بوو. بەڕاستی پێشەوەی کە باسی خۆم بکەم من بنەماڵەیەکی سیاسی هەبوو و ئەم بنەماڵە سیاسیە چ لە جەهەتی باوک و چ لە جەهەتی مام زۆر تەئسیری کرد لەسەر من. من لە شاری شیرازی ئێران لەدایک بووم. لە ساڵی 90ەوە ئێمە چووینە لەندەن و من تەمەنی ئەتوانم بڵێم 14 ساڵی 13 بۆ 14 ساڵی دەستم کرد بە کاری هونەری. لە 25 ساڵی ئەخیرا کە من کاری هونەری ئەەکەم لە تەمەنی 15 ساڵیە تا ئێستا کاتە 25 ساڵە 95ەوە تا 2021 لەم 25 ساڵەیە قاچێکم لە کورد بووە، قاچێکم لە دەرەوە کورد بووە. طبعاً لەندەن ڕۆڵێکی گرنگی بینیوە لەسەر کارەکانی من کە من لە تەمەنی 10 ساڵی لە لەندەن گەورە بووم، لە لەندەن زانکۆ خوێند. بەڵام ئێستا 7 ساڵە بێت من لە کوردستانی باشوورە ژیم، لە شاری هۆلێرە ژیم و لە 7 ساڵی ئەخیرا هەژار تەنیا دەبژێنی ژەنیارێک نییە. من لە 2013ەوە ماسکێکی ترم لە خۆم بینی کە مەسەلەی پرۆدیوسەر بوو، وەکو پرۆدیوسەرێکی تەلەڤیزیۆنی وەکو کەسێک کە لە تەلەڤیزیۆنە بەرنامەی هەبێت بگەڕێ و لەم 7 ساڵەیە ئەزمونێکی زۆر چاک بوو بۆ من کە من تەنیا وەکو ژەنیارێک من نەبینم. من هم وەکو کەسێکی پێشکەشکار، پرۆدیوسەر، دایرێکتەر و تا ئێستا توانم بڵێم بیسی من ژیانی من ئێستا لە کوردستان مۆتیڤیشنێک، هاڵمەرێک، شتێک ڕێگایەک لە بەرامبەر ئەو باڵێرە ماسێکەوە ڕێگایی بۆ شتێک ڕووناکێک هاتەوە یا کەسێک کە ئایدڵێک هەیە. ئەو سەرەتایانەی تۆ دەچووە، ئەو حەزەی تۆ دەچووە دەست سەرەتای من ئێمە لە یەکەم میدیای کوردی ئەگەر لە بیستان بێ لە 95 لە 1995 کە نێت تیڤی کرا کە نێت تیڤی بەشی زۆربەی بەرادەرانی لێرە دەزانن کات یەکەم تەلەڤیزیۆنێکی کوردی بوو لە ئەوروپا کە هونەرمەندەکان پلاتفۆرمێک بوو کە بتوانن کارەکانیان لەوێ ڕیکۆرد بکەن بڵاوکەن. ئەگەر لە بیستان بێ بەرنامەی شانوشی ئەو کەوتە چەند شوێنێکم کردووە ئەو شوێنانە وڵاتانە موزیکی وڵاتەکەی خۆیان نەک بەستەمیان تا حەزەکەم لەناو ئەمانەیە ئەم گەشتان. بزانیت من باباسی ئاوازی جیهانتان بۆ بکەم. ئەگەر لە بیستان بێ لە 2013 من 18 بەرنامەم کرد بۆ کەناڵ ڕووداو کە ئەتوانم بە جورئەت بڵێم لە هیچ میدیایەکی کوردی تا ئێستا 48 دقیقە فیچر داکیومنتری دروست نەکرابوو بە زمانی کوردی کە هەژار دانەنیشتووە لە ستۆدیۆیەک و باسی موزیکی سامبای بەرازیلەکە. هەژار لە سان پاولۆی بەرازیلە بینی، هەژار لە بۆنس ئایرسی ئەرجەنتینەی بینی. ئەو 18 بەرنامەیە بەردێکی زۆر قورس بوو هەڵم برد و بەڕاستی وایە نەزانی من ئێستا ئیمکاناتێکی تەبەلەحیان بە من داوە تۆ تکتێک ئەبڕی ئەڕۆیتە بەرازیل بەیانی چێڕێ کێ ئەناسی لە بەرازیل ریسێرچت بووە تا ئێستا لێکۆڵینەوەت کردووە لەسەر من مەسئولم. من لەسەر کەناڵێکی پرۆفێشناڵ وەکو ڕوودا و باسی سامبا ئەەکەم 4 موزیسیانی پرۆفێشناڵ ئەتوانێت بەیانی بڵێ ئەڵای زەهاوی ئەو زانیاریانە هەڵەیە بۆ یەکە بۆیان ریسێرچی بۆ بکەم.
لەم گەشتانێکی کردن لە ئاوازی جیهان 3 ساڵی خایان 3 ساڵ بوو ئەو بەرنامانە یعنی 3 ساڵ کاتی منی برد 18 بەرنامەمان دروست کرد لەو 3 ساڵێکە چوونە کۆمەڵی وڵات کە نزیکن لە کولتوریان لە وەکو ئێمە تاجیکستان، ئەرمەنستان، ئازەربایجان لەو سێ وڵاتەکە نزیکن بۆ مەرامی موزیکیان زۆر نزیکێتن زۆر نزیکێتن لە کووردا ئەوانە موەسسەسەیان داناوە بۆ موزیکی نەتەوەیی خۆیان لە باکوو بریان بردە شوێنێک بەناو مقام مەرکەزێ سەنتەری مەقامی ئازەربایجانی هەموو شتێک ئەوەی کە ئەچینیان ناچێتە بەڕاستی ئەگەر بێنە سەرباسی کەسێکی سادەم نەهونەری نەهیچم ئەچم بۆ شانۆگەری ئەو تا هاتم بەلای بەڕێزە ئەچم بۆ کۆڕی شاعیران ئەچم بۆ تابلۆ ئەچم بۆ هەموو شتێک مناڵەکانم سۆتە مۆسیقا حەزم پێێتی حەزم بە هونەردۆستم بەس هونەرمەندەکان هونەردۆستی تکایە ئەم قسەیە زۆر بەجددی ئەەکەم یەکێ لە هەرە هونەرمەندە بەڕێزەکانی ئەم سلێمانیان میوزیک